ظلم لهر شوێنێک هەبێت إلا خوای پەروەردگار ئەو زوڵمە ناهێڵێت کەسی مەزلوم سەردەخات بەڵام لەوانەیە پرسیارێک لە مێشکی زۆر بماندا دروست ببێ ئەویش ئەوەیە ئەی بۆ نابینین مەزلومەکان خوای گەورە سەریان خات یان زۆر بەکەمی سەردەخرێن إلا کەسانی زاڵم باڵا دەستن حەقی مەزلوم کەم دەسێندرێ لە وەڵامی ئەوەدا براکانم بە سێ خاڵ یەکەمیان کە بینیمان لە شوێنێک زوڵم هەیە و کەسانێکن زوڵمیان لێ دەکرێت و سەریش ناکەون سێ هۆکاری هەیە یان ئەوە تا خوای گەورە ویستی لەسرە جارێ ئەم زوڵمە بمێنێتەوە بەشکم زاڵمەکە تەوبە بکات یان مۆڵەتی داوە خوای پەروەردگار بۆی زۆرترین زوڵم بکات زۆرترین سزا وەربگرێ کەسی زاڵم لە قیامەتدا و هەروە کەسانی مەزلومیش تاقی بکاتەوە لەبەرەوەی پێغەمبەری خوا دەفەرمێ عەلەیهی السەڵاتو وەسەلام إن الله ليملي للظالم خوای گەورە مۆڵەت دەدا بە کەسانی زاڵم دەست بەجێ سزا نادا مۆڵەتیان دەدا لەوانە مۆڵەتەکە ساڵێک 2 ساڵ 10 ساڵ 50 ساڵ بێ بەڵام إذا أخذه لم يفلته هەر ئەوەندە کە خوای گەورە مۆڵەتەکەی تەواو بوو زاڵمەکەی گرت هیچ نەجاتبوون و ڕزگاربوونێکی نییە کەسی زاڵم هۆکاری دووەم زۆر جار مەزلوم سەر ناکەوێ خەتاکە لە مەزلومدایە لەبەر چی لەبەرەوەی حەقی خۆی وەرگرتوتەوە لە زاڵم بە ڕێگایەکی ناشەرعی لە ئەثەرێکدا هاتووە ڕەباح دەڵێ لای عومەری کوڕی عەبدولعەزیز دانیشت بووم دەڵێ باسی کەسێکی زاڵمیان کرد دەڵێ منیش کەوتمە سەر ئەو کەسە بە جنێودان جنێوم پێدا سوکایەتیم پێ کرد چونکە زۆرم ڕق لێ بوو کەسێکی زۆر زاڵم بوو دەڵێ عومەری کوڕی عەبدولعەزیز پێوتم مەهلەن یا ڕەباح پەلەمەکە ئەی ڕەباح ڕاوەستە لەبەر ئەوەی زۆر کەس هەیە زوڵم دەکا لە کەسێک کابرای ستەم لێ کراو ئەوەندە جنێو دەدا بە زاڵم ئەوەندە کاری نەشایی بەرامبەر دەکا لە ڕێگەیەشکەوە ئەوەندە فێڵی لێ دەکا لە ڕێگەیەشکەوە ئەوەندە زوڵمەکەی لە زاڵمەکە دەکاتەوە حتى يستوفي حقه مافی خۆی هەموو وەرگرتوتەوە خوای گەورە هەر بە مەزلومی دەیهێڵێتەوە بۆ خۆی مافی خۆی وەرگرتوتەوە بەڵام بە ڕێگایەکی ناشەرعی نەک هەر ئەوەندە زۆر جار وای لێ دێ کابرای مەزلوم قەرزدار دەبێتەوە بەردەوام لەگەڵ زاڵمەکە تاوان دەکا بەرامبەری تاوان دەکا کابرای زاڵم ئەو جارە بۆتە مەزلوم بۆیە کابرای مەزلوم قەت سەر ناکەوێت هۆکاری سێم ئەوەیە کە مەزلوم سەر نەکەوت لەوانەیە بۆ خۆشی زاڵم بێ کابرای مەزلوم لە ڕێگایەکەوە لەبەرەوەی زاڵم قەت سەر ناکەوێت لەولا وەک فڵانکە زوڵمی لێ کردووە بەڵام ئەویش زوڵمی لە دەیان کەسی کە کردووە خوای گەورە سەرت ناخە بە هەرچەندە مەزلوم بیت خۆت زاڵمی ئیمامی مەقریزی ڕەحمەتی خوای لەبێ کابراشی مێژونووسە دەڵێ کە ساڵی 800ەکانی هیجری ژیاوە دەڵێ لە شام بووم لای کەسێکی عالم و دانا دانیشت بووم دەڵێ خەڵکانێکی زۆر دەهات گلەییان دەکرد دەیانوت باشە بۆ ئەو هەموو مەزلومە لەو شارەدا هەیە خوای گەورە سەریان ناخە لەبەرەوەی حکومەتی ئەو کات دەسەڵاتداری ئەو کات زەڕیبەیەکی زۆری خست بۆ سەر خەڵکی کابرا خاوەنی ماڵی خۆی با دەبووە زەڕیبەی دابە بێوەژنی سەدان بێوەژن کەوتوتە سەر جادە لەبەرەوەی خانی خۆی بۆ پارەی پێ نەدراوە ئەوەندە زوڵمی لێکراوە لەم خەڵکە دەڵێ وتیان ئەمە چەند ساڵە 3 ساڵە 4 ساڵە 5 ساڵە ئەم خەڵکە هەر زوڵمی لێ دەکرێت پێغەمبەری خوش لەولاوە فەرموویەتی عەلەیهی السەڵاتو وەسەلام هەر مەزلومێک دوعا بکە ئیلا خوای گەورە دوعاکەی قبوڵ دەکات بۆ دوعای ئەوانە قبوڵ نابێت دەڵێ کابرای عالم و دانا جوابی دایەوە ئێم خەڵکە وتی لەبەر ئەوە سەبەب ذلك أن كل أحد في هذا الزمان لەبەرەوەی هەر یەکێک لە ئێمە لەو سەردەمەدا صار موصوفا بأنه ظالم هەر یەکێک لە ئێمە لەو سەردەمەدا بۆتە زاڵمێک بۆ خۆی زاڵمێکە لە نەفسی خۆیدا زاڵمێکە بۆ دەوروبەری ئەوەندە زوڵم زۆر بۆ لە چینی سەرەوە و لە چینی خوارەوە حتى كأنه لم يبقى مظلوم في الحقيقة هەتا وای لێ هاتووە هیچ مەزلومێک نەماوە هەمووی بۆتە زاڵم مەزلوم نەماوە خوا چێ سەرخا خوای گەورە چێ سەرخا هەمووی زاڵمە و ئەوەشی کە زوڵم ناکات ئەو ئیمامە بەرزە دەفەرمێ ولا نجد أحدا لا يترك الظلم إلا لعجزه عنه ئەوەشی کە زوڵم ناکە لە پیاوەتی خۆی نەکە زوڵم ناکات لە چاچی خۆی نەکە زوڵم ناکە دەستی ناڕوا بۆیە زوڵم ناکە بۆی ناچێتە سەر بۆیە زوڵم ناکە فإن قدر عليه ئەگەر ڕۆژێک هات و توانای هەبوو ئەویش زاڵم دەبێت ئەویش زوڵم دەکات